کە ئۆفیسیان کردەوە بەڕاستی ئەوە کارێکی زۆر باشە لەبەرەوەی ئێستاکە فەرمانبەرەکانیان لە نزیکەوە لە وەزارەتی تەندروستی کار دەکەن و ئەو ڕێنماییانەی ئەو ڕێنوێنیانەی کە پێویستە زوو ئەپدێتی یەکتر دەبێنینەوە و هەروەها ئەیوان دەتوانن هاوکاری وەزارەتی تەندروستی بکەن زیاتر وەکو ئەوی پێویست بێتن. ji ber belavbûna vayrûsê koronayê rêja bêkariyê di nava kempên awareyan da li Sinûrê Parêzgeha Duhokê zêde bûye. Aware daxwaz ji aliyên peywendîdar û rêxistinên mirovî dikin alîkariyên zêdetir bigehînin wan. Heya ji birsîbûn û nexweşiyan rizgar bin. Vayrûsê korona kartîkirinek mezin li jiyana nava kempên awareyan jî kiriye û rêja bêkariyê zêde bûye. Çünkü kar nava kempan da kêm bûye bê ku hikûmeta Iraqê harîkariyan bigîne berdestê wan û ev yek gazin da pêxwe hêlayîne. Her wisa hind kem çend rojin hatine kerîtîkirin û roj bi zehmet dibe. Bi gotina awareyan pêtiviye bi zûtirîn dem êrişa çareser bibe ji ber bêkar jiyan bi rêva naçêt. چیگات ئەوە کۆرۆناوان تعدەلوی شغلی هەموو کرد نە بە شغلی مەبتینی شغل هەموو کێ و وێجا بەری کۆرۆنا شغل چیغەکەی باش و درستی و هیچکە کۆرۆنا هاتیە ئەف شغل کێم بووە و ڕاستی پاتێفیکیوان نێری هەکا بەرێ دەهت هاتنەوە هەفتن کێمە شغلی کێمە ڕاستی خۆتی ئەڤە چارمە هەنە من کەمپا دەینە و نەشۆلەک هەیە وەڤە بێڕاتەبل کەمپێدە ناعیشن و لازمە منەدمەوان بەڕابن بەری منەدمەوان بەڕادبوون هیچکە کۆرۆنا دەرکەتە منەدمەکە بال ناکەوێت. Bitiriya projeyên rêxrawî nêvdewletî û navxwe di nava kempan da ji destpêka belavbûna koronayê nemabûn. Lê hewlên rêveberiya koç û koçberan û bersivdana xeyran li parêzgeha Duhokê berdewam in ji bo çareyek bêhter dîtin û ev qonaxa sext derbas bibe. سەبارەت ئەف پرۆژێت هاتیە ڕاگرتن بۆ ئەوێت هاتنە ئەنجامدان بۆ پەیداکردنا دەریڤێن کاری بۆ ئاوارە و پەنابەرە یا هاتیەکێم kirin ev jî nokemil gerek xerawal ser xatin ku carek adî kevnet barê cêbecêkirinê dal dîfrênmayên noke bû hatîne derêxistin şilayê Wezareta Tenduristî ve. Li nêv kempên awareyan da sûyê kes tûşî vayrûsê korona bûyne û hind kemp hatine kerentîkirin. Lewma aware dixwazin divê rewşê da bidir harîkarî bigên hewan çunkî bêkarî geşta astekî bilind piştî hebûna korona. Gihandina piştevaniyê li ser milên hikûmeta Iraqê û rêxrawan dikeve. Meher Şingalî Kurdistan 24 Kempa Şariya. Piştî qayimqamê Şingalê aşkera kirî pekekê li Şingalê girtîxane heye û heyan zêdetir ji heftê kesan lê Sinûrê wê deverê zîndan kirine di demekê da îdareya wî bajarî di destê hikûmeta Iraqê da ye. Şerazayekî destûrî dibêjît mana pekekê li wan navçeyan bin pêkirina destûrê Iraqê ye. Ji ber navçeyên Kurdistaniyên derve îdareya Herêma Kurdistanê li gorî madeya 140 ji destûrê Iraqê girêdayî Herêma Kurdistanê û Iraqê ne. Nehêzek ji derveyî Iraqê hatibe. پەکەکە نەک هەردەستی بەسەر شنگال داگرتووە بەڵکو وەک قایمقامی شارەکە دەڵێت پەکەکە لە شنگال زیندانی خۆی هەیە و تا ئێستا زیاتر لە 70 کەسی لەو سنوورە زیندانی کردووە. پسپۆڕێکی دەستوری ڕایدەگەنێت نەک هەبوونی زیندانی ناڕەوایە بەڵکو هەبوونی پەکەکە لەو ناوچەیە پێشێلکردنی دەستوری عێراقە. دستوری عێراق ئەم بابەتەی بەوازحی و بەڕوونی باس کردووە کە شنگال و منطقەکانی تریش وەکو کەرکووک و خانەقین و هەموو ئەو ناوچانەی تریش کە ناوی لێ ناو متەنازە عەلەیها متەنازە عەلەیها واتە کێشە لەسەرن لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا. یعنی ناوچەیەکی عێراقی کوردستانیە مەفروض وایە هیچ هێزێکی دەرەکی تیا نەبێ بوونی هێزەکە نەک زندانی نەبێ بەڵکو دەبێ هێزەکەش دەربندێ و ئەم ناوچەیانەوە تا بە مشتەرەکی لە نێوان عێراق و هەرێمی کوردستان برێتە ڕێوە و دەستگای ڕسمیتیا هەبێ یانەوەتە تەسلیمی هەرێمی کوردستان نەکرێ تا ئەو کاتەی یەکلا بێتەوە کێشەکەی بە پێی مادەی 140. تا ئێستا حکوومەتی عێراق هیچ هەڵوێستێکی ڕۆشنی بەرامبەر هەبوونی پەکەکە لەو شارە نییە لە کاتێکدا ئیدارەی شارەکە لە دەست حکوومەتی عێراقە. ئەمەش بەلای چاودێرانی سیاسیەوە بووە تا جێگەی سەرسوورمان. بەڕاستی ئەو خۆی جێی هەڵوەستەیە ئەن کێشەکە لەوەدا بۆ نمونە
یعنی ئەگەر بەراوردێکی بکەین ئەو بەراوردە بەڕێمە زۆر ینی زۆر شت هەڵدەگرێن بۆ نمونە حکوومەتی عراق تا ئێستا ینی ساڵانێکی زۆرە کێشە لەس ئەوەیە دینارێک بۆ پێشمەرگەدەرە لە میزانێکە ئەستان کە لە دەستوری عراقدا پێشمەرگە بە بەشێک لە مەنزومەی دیفاع عێراق هاتووە ناوی ینی مەفروزە لەسەر وەزارەتی دیفاع عێراقی هاوکاری بکرێت کەچی تەماشاکەین یعنی هەر لە شەڕە گەورەکەی داعشی هاوکارێنێک بەڵام تەماشا دەکەی بەنسبەت پەکەکە یعنی ئەوە پەیوەندی بە ئەجەندەی ئیقلیمی وهەیە مەسەڵەن عێراق خۆی لێ بەدەنگ دەکا بارەگاکانیان لەوێ تەنانەت هەموو چۆشتەکانیشی دەدا. لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئیدارەی شنگال لە دەست حکوومەتی عراقدایە بەڵام پەکەکە لەوێ دەسەڵاتێکی فراوانی هەیە وەک خاوەن ماڵ مامەڵە دەکات ئەمە لە کاتێکدایە کە هێشتا ڕێگە بە گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارە هەرێم نەدراوە. نەورەس عەبدوڵڵا کوردستان 24 هەولێر. ئێژان لەسەر ڕەوشە کۆرۆنای لە تورکیە هەفکاری خوارجان داژ ئەستەمبوڵێ وەردەگرم ڕێژەیە توشبوونێ بە ڤایرۆسی کۆرۆنای لە تەواهیا تورکیە نێزیکی 300,000 دەبە جوان زێدەتر 6,000 بە ڤایرۆسی کۆرۆنای جانی خۆش دەستدانە. کۆرۆنا دەرباسی پەرلەمان بووە هەریداوی علی بابانجانژی سەرۆکی پارتیا داواویژی گوت ئەس ژی تووشی ڤایرۆسی کۆرۆنای بوومە. بزانم دڤان شەرت و مەرجاندا و تورکیە پلان دکە دە دەستپێکا مەها ئیلۆنێدا دەریە دبستانان ژیڤەکە دێ بچ ئاوا بچ میکانزم بە هەرچی قاسیک و ڕێکخراوە تەندروستیە جیهانی دەبێژیتن ئامارە وەزارەتە تەندروستیە تورکیە ڕادگەهێنیت ڕاست نینە ژوێ هەژمارە زیدەترە یاکو تێڕاگەهاندن. بزانم شەرت و مەرج چاوانە و خەڵک چاوە خۆ دپارێزن بتایبەت لە ئستانبولێ ئەرجان. ایمان باجر استانبول کو باجر هی مدینه ترکیه او باجر کو دیستا زیادترین توشبوی لوی ولاتی لوی باجاری ته دست نشان کردن روزانه جزیده 1000 کس لوی باجاری توش ویروسا کرونا یته و لگوری هفته این بوری دوان روزن داوینده هر کدوچه حجمارا نخاش ویروسا کرونا هم استانبول هم لباجرندن مدینه ترکیه اتکارم بیجن لتوایی ترکیه زیادتر دبه پیکتی نخاش ویروسا کرونا جبر زیاده بونا حجمارا نخاش ویروسا کرونا جی عالی وزارت نوحیه ترکیه و جی تدبیر رهنمای نو هاتن راگهاندن لگوری و تدبیر داوی جی لچارده باجرین ترکیه کو گله چند باجرین باکوری کردستان جی تدهنه دعوت حتی ساعت کی هات سینوردار کردن و گله شاهی و کدن امدکارم بیجم مراسم مزنین و کی شاهی رسم جی هاتنه قدخه کردن او نشان داده کل ترکیه راش بر بخرابی ادچلو ماجی حکومت ترکیه جی مجبور ما کو تدبیر نو راگهاند بو رایا گشتیم البته تجرب آماجه کر ایمان او نخاشیه گوس کو دناو هم سیاست مداران دا دناو جواتی دا دناو کسین هر قطمان هر آسازی جواتی دا بلاوتر دا به هری داویجی عالی سیاست و مکارم بیجن دناو سیاست مداران دا جی سروک پارتیا دوای علی باباجان و نخاشیه کت و دیگل و چند پارلمانترین دنجی بریا چند روزان و نخاشیه کت بون کو او جی دناو قرانتین ایدا 14 روز لما علی خود پاریزن هلبت آماریم کو عالی وزیر تندرستی ترکیه و لسر ویروس کرونا تیر آگاهاندن جانا عالی هند دزگه هند سازین سیویل ان بجشکی و جیب هودون ناگرن لگوری هند سازین بجشکی ترکیه و زیادترین لگوری آمارین کجا عالی وزارت تندرستی تیم بلاو کردن کم تدیتن لو ماجید گوتن به هزاران کس روزانه لترکیه توش ویروس کرونا ایده و دنا وان دا جی حتی هالگوری راگهاندن سازیا یکیتیا بجشکن ترک 57 کارمندین تندرستی هنه کو جبر ویروس کرونا جان خوش دستانه و ای روز ایمان لباجر سینوپی عالی دکه بحر ملی بحرش بجشک جبر ویروس کرونا جیان خوش دستا به وی آوای لگوری راگهاندن یکیتیا بجشکن ترک حتی ها نناو کسین کو ویجبر ویروس کرونا جان خوش دستانه ده 57 کس کارمندین بجش کارمندین تندرستی خود پارێز دەجێم پرە باڵغ و کۆرۆنایی ژیانە خۆش دەستانە ئەم دکارم بێژن ئیمان بەگشت تێژە تەدبیر تێنە وەرگرتن ژالیە خەرکی
بل ایمان اوج هیا ام دکارم بیشن دروژن داوی دست سپونک شد ناو خلق ده هیا یا راستی بریا چند هفته خلق آوای که جدی پابند رینمایان دبن و استانبول و چند باجرن دینجیم بکار آنینا ماسک و رژه پابند بونا و دیجی ویروس کرونا زیادتر بو لبل دروژن داوی دم دبینن کو استانبول جل سوکو کولان میدان انج دبینن کو کسیم کو هجمارا او کسیم کو بی ماسک بکار ناینجی زیادتر دبل ایمان سپور بالي دکشین سرویه کو به هاتنا دمسالا پاییز و زوستان کو هوا گلک و سار به هن نخاشین وک زکم گریبال و زیادتر ببین به زیاده بونه وان نخاش آنجی بالي دکشین سر دسپیکا پیلا دویمین آو ویروس کرونا ایکو وی آوای اگر کو پیلا دویم جل ترکیه دست ببکه و هجمارا نخاشان هجمارا پیکتین ویروس کرونا ایجی بگومان دی دمسالا زوستان ده و گلکی زیادتر ببد بیجن سپور ایمان کرم ارجاندا جه استانبول لسر آمارین داوین کرونایی پابندیا خلکی زانیاری دان کلوه داره هجمارات توجبوین و نزیکی 300,000 دبه هری داوی کرونا در باسی جبلی پرلمان در باسی کساتین سیاسیین هری بلنز جبویه جو علی بابا جان سروکی پارتیا دوای کو وزیر ادارایی بو پیشتر چند پوستین جدا دنا و حکومت آک پارتی ده بون یک جدا مزرینن آک پارتی او جیتوشی ویروس کرونا بوده ویجی لمالا خاخا کارانتین کریه اجار سرک وزیرین اسرائیل جیراگه هند روسیه لسر برداومیا ایرشین وان لسوریه رازی بوده مدیان اسرائیل بلاف کریه سرک وزیرین اسرائیل بنیامین نتانیاهو سرک روسیه ولادیمیر پوتین ده پیوندیه که تلفنی داتا کزی لسر برداومیا همه هنگی لسوریه و برداومیا ایرشین اسرائیل لیوی ولاتی کریه لگوری هاتی بلاف کرن هر دو آلیان بحثا ریکفتنا دنا برا اسرائیل و امارات جدا کریه و پوتین تکس کریه او پشتوانیا چاره سریه که دادوارانه یا برفره بو پرسا فلسطینیت کن. درباره روجاوای کردستان اصبحی دما قدغه گشتی لروجاوای کردستان بداویته ولاتین روجاوا دخوازن قدغه نیدرش کرن جبر روش عبوری گلک خرابه برپرسین خوشخانه فرمان لقامشلوژی دبیجی دوی هفتیه دا زیدتر هجمارا پیکتیان هاتیه تومار کرن و شیان انوانین پزیشکی سنور دارن. تبي قدغه گشتی لروجاوای کردستانی لروج البیروجی هجمارا پیکتیان کرونا زیادت با نوجدارن لنافچه جی هشیاری دن ولاتیان جی خرابونا روشه اگر رینماین خو پاراستنه پیشگو خستن. برپرسین خوشخانه فرمان لقام شلوجه کردستان 24 را راکاند کشیان پزیشکی نافچه سینوردار کرینه و دوی هفتیه ده زورترین هجمارا پیکتیان هاتیه تومار کرن. هجماري چکسی توش بوی کرونا دبن روزانه پرتر دبه اشخوتي ديار كرنجي جو اف برام بيجن اف اسبوع آخری بلنده جي اصابات برام بيجن براستي هجماري وفيات جي مخابن يعني پردبن او جي تيوي واتا جو لسرانسري روجاوای کردستان يعني او امكانات قلكي محدوده براستي شغل نخوشخانه تایبت تا آلاوین ولو تایبت به ویروسی تننه ریفبریا خسر جچار تباغی و قدغه گشتی راکاندیه خلق جی دخواست دکن کو قدغه نه درش کرن جبر کو روش آبوری گلک خرابه و قدغه هاتی راکاندن باندور لجیانا وان کریه عالم فقیر گلک هیا هي قوتي مالي روجي قختي نرجع نشغلي ناني زارو كينينا اف حذريش تعديل فقيرات كي وكي ديجي دي سد عديد كي وخديها يا وخلص دستا تندرستی دنوترین آمار در راکاندیه کو سهویه کسندن الروجاوای کردستانی و باکوری روجهلات سوریه بکرونا یکتنه کو بویه که هجمارا پیکتیان لسرانسری روجاوای کردستانی و باکوری روجهلات سوریه دگه 425 کسان هر وها هجمارا کسن کو جیان خوش دست داینجی جبو 27 کسان بلند بویه جان جبلی ویروس کرونا دیارکو آویجی گلک خلق کشتنه به تایبتی دف ساله دم دبینن گلک لهی چه دبن ولاتین جدا جدا هری داوی لباکوره کابل جبر بارانه که زیده لهی رابویه اوینه هون دبینن زندیج کابل بواتین سرکرانه و بارانه وها کریه که زیدتر جه هفته کسان جان خوش دست بدن او هفته کس جنو زاروک و پیروکال و ظلامن هول تداین کو آواهین سر ده هرفتی جبر لهیه هنکی جهب بین جدا کرن تی پایین کو ترمن کسان جی لبن آواهین هرفتی دامانه جبر
لە هیەکە زێدە چێبووە بووە سەدەم کو زیدەتر ji 300 ماڵان ji ber barana zêde serhev de hatibin herifî bin. Kabul paytexta Pakistanê ye mezintirîn bajarê wî welatî ye ku navendeke stratejîk ya keltûriye jî tê hejmartir. Ji ber barana zêde hûn dibînin ku hewla derxistina laşên kesan li bin avahiyên heriftî û li hin cihan têdayîn. Ji ber vê lehiyê zêdetir ji heftê kesan canê xwe ji dest dane. Hûn dizanin divê demsalê de gelek caran em lehiyên cûr bi cûr yên xelkê dibînin ya li cihekî şewat çê dibe, li cihekî lehî çê dibe. Hemû jî dibin sedema can ji destdana xelkê sivîl. Herî dawî ev dîmen ji Kabul bûye tên serekranê ku 300 mal ji ber lehiyê herifîne û zêdetir ji heftê kesan ji jin û zarok pîr û kalan canê xwe ji dest daye. Bi vî awayî xatir dixwazim. Êvar baş. گوندی لێیە کە کوردانی ئەیوبی لێرە چەندین ساڵە نشەجێبوون لێراژین ئەوان خۆیان بەنەوەی سەلاحەدین ئەیوبی ئەزان و شانازی بە ئەسڵی کوردبوونی خۆشیانەوەکان بنەمەوێ دکتۆر هاشم ئیسماعیل ئەیوبی لێرە ببین. ئایا ئێوە شانازی بەوە دەکەن کەوا سەلاحەدین کوردە و ئێوەژنەوەی ئەوەن ئەنتم ئەحفادی شانازی دەکەین کە بنەچەمان کوردی بێت باپیری ژنێکی کوردی هەناوە و بوون بە یەکێک لەوان خوێندکارە کوردەکان لێرن وا هەستەکەن کە من هوێنەراتیان دەکەم کوردەکان نەک تەنها سەرکردەی سەربازی گەورەیان هەیە بەڵکو زانا و زانستخوازی گەورەیان هەیە ئایا تێکەڵی و پەیوەندیتان لەگەڵ کوردانی لوبنان هەیە؟ پەیوەندیمان هەبووە و سەردانیان دەکردین لە بەیروتەوە هەروەها ئێمە کتێبمان بەدەستگەیشتووە لە کوردستانەوە کە زۆر گرنگن زیاتر لە 5 کتێبن و ئەم کتێبانە لەبارەی سەلاحەدین و شەڕەکانی سەلاحەدین و ئەیوبیەکانەوە نووسراوە سڵامان بگێنن بە خوشکبراکانمان لە کوردستان ئێمە خۆشمان ئێمە لەوانین و ئەوانش لە ئێمە ئەوەی ئەوان هەستی پێ دەکەن ئێمە هەستی پێ دەکەین. سەربازی ون باس لەو کەسانە دەکات کە هەریەکەیان دەیان ساڵە سەدا نەوەیان بە دنیا شاد کردووە ئەوان چەند ئافرەتێکی بەتەمەنن کە بە مامان و پەرستار و بەشێکیان خزمەت گوزارن ئێرە نەخۆشخانەی لە دایکبوونی هەولێرە بەرنامەی سەربازی ونی ئەمجارە چیرۆکی خۆبەخشی و ماندوونی بەشێک لەو ژنانە دەگێڕێتەوە کە بەرپرسیارەتێکی گەورە لە ئەستۆیانە ئەو ستافە خۆبەخشانە لە پاڵ ئەرکی پیرۆزیان خزمەتێکی گەورە پێشکەش دەکەن کە ئەوان هەمیشە ژیانێکی نوێ دەخەنەوە لە دایکبوونی کۆرپەیەک پرۆستێکی ئاڵۆز و سەختەوە پێویستی بە چاودێری چڕ و بەدەداچوون و چارەسەری بەردەوام هەیە هەموو ئەو هەوڵانەش لەلایەن ئەو ستافەوە ئەنجام دەدرێت کە شەو ڕۆژ لە جوڵە و چالاکیدا
کارەکانی خۆپارێزی زۆر ئاسانترە لە ڕێگاکانی چارەسەرکردن بۆ ڕێگری لەم پەتایە. کۆرۆنا بابەتێکی جددیە، بە جددی مامەڵەی لەگەڵدا بکە. حکوومەتی هەرێمی کوردستان، فەرمانگەی میدیا و زانیاری. بۆ ڕێکلامکردن لە کوردستان 24 پەیوەندی بکەن بە کۆمپانیای ئۆری میدیا. هەواڵە ئابوووریەکان بە سپۆنسەری کاڤین گروپ.